دوای ئامادەکردنی لەلایەن دایک و باوکیەوە ڕاست کە خوێندکارێکی خاوەن پێداویستی تایبەتە لەگەڵ هاوڕێکانی لەم شوویهاوینەدا بەرەو قوتابخانە بەڕێ دەکەوێت. زۆر خۆشحاڵم کە لێرە دەرسە خوێنین و من هەموو ڕۆژەیەم بۆ مەکتەب دەرسەکان خوێنین و ڕێنووس و وەرزش و ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی بە هەمانگی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ماوەی 8 ساڵە ئەرکی ڕاهێنانەوە و پەرەدان بە تواناکانی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەتیان لە ئەستۆ گرتووە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە وانەی کارامەیی و وانەی کارامەییمان هەیە کە کارەکات لەسەر ئەوەی کە ئەم قوتابیانە ڕابهێنرێنەوە کە تێکەڵ بە خوێندکارانی تر و بە شێوازێک کە بتوانن لەگەڵ خوێندکارانی تر لە ناو قوتابخانەکانە دەرس بخوێنن. لەم خولەهاوینەدا جگە لە وانە زانستیەکانی قوتابخانە کەشێکی ئارام بۆ خوێندکارەکان دابین دەکرێت تا پێکەوە کاتەکانی خۆیان بەسەربەرن. پۆلە زۆر خۆشە، دەست ئەخوێنی کوردی، ئینگلیزی، زانست، وەرزش، هونەر، بیکاری. نەبوونی پرۆگرامێکی تایبەت بە خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت لە پرۆسەی خوێندندا گرفتی بۆ ئەوان دروست کردووە. مامۆستایەکی خاوەن پێداویستی تایبەت چەند پرۆگرامێکی بۆ ئامادە کردوون. ئەو کتێبانەی من یەکێکیان بڵێن ڕێبەری مامۆستای پەروەردەی تایبەت ئێستا بەردەستە لە هەمووی مەکتەبەکانی کوردستان ئەوانەی کە قوتابی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. بنەماکانی پەروەردەی تایبەتیش ئێستا حالیان لای وەزارەتە لە پرۆگرامەکان کە بڕیارە ئەوانیش لە منی وەربگرن و ببێ بکرێتە ناو هەموو قوتابخانەکان. مامۆستایان لە خولەهاوینەکەدا ئاماژەیان بەوە دەکرد لە ڕابردوودا ئەم منداڵانە لەلایەن دایک و باوکیانەوە لە ناو ماڵەکانیاندا نەدەهێنرانە دەرەوە، بەڵام ئێستا دایک و باوکی منداڵەکان خۆیان منداڵەکانیان دێنن تا بەشداری لە خولەکاندا بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.